بینێرانی عزیز یەنارتی سڵاوتان لەبێت بەڕێزان لە پاش ڕووداوەکانی ئەم دوایانە و سەرباری بوونی ڕێکخراوی قائیدە ڕێکخراوێکی دیکە کە دواتر بە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا لە ساڵی 2006 لە عێراق دامەزرا بە مەبەستی خستنە ڕووی ڕاهەندە ئاینی و مێژووی و فکری و سیاسیەکانی ئەم هێزە لە ئێستادا پێویستە بپرسین پەیوەندی نێوان ئیسلام و داعش چییە؟ ئەوان لە کوێی ئایندان لە ناو دینن یان لە دەرەوەی؟ ئایا بابەتی عەقیدەیی و باوەڕهێنانی داعش بە خەڵک بە تەنها خوددا و ئاین و بەهەشت و حۆریە؟ ئایا ئەوان زادەی چ ژنگێکی سیاسی و ئاینین؟ ئایا داعش کردارە یان پەرچە کردار؟ تیرۆریستن یان مجاهید؟ ئەوان خەریکی ژێڕانەوەی خلافەتن یاخو سەرگەرمی گەمەی سیاستن؟ بۆچی ڕای گیانی ئیسلامی لەسەر ئەم هێزە نایەتە دەنگ؟ هێزێک کە بە ئاڵای لا ئیلا الله و پەلاماری مردوو و زیندوو ژن و منداڵ کورد و عەرەب شیعە و سونە مەسیحی و یەزیدی و پەلاماری هەموو کەس و هەموو شت و هەموو شوێنێک دەدات چێن و چین و لە شۆوە هاتوون دەوترێت بۆ ناسین و دژایەتیکردنی داعش و هاوشێوەکانی ئێمە لە بەردەم دوو جەنگداین جەنگێکی کوردخایەن کە پێویستی بە چەشی قورس و تەکنیکی نوێ هەیە جەنگێکی درێژخایەنی فکریش لە نێو خۆدا کە ئەرکی قورس و بیری نوێی دەوێت لەم لایەنەوە دەوترێت ئەوەی تا ئێستا لەسەر ئەم هێزە وتراوە و نووسراوە قسە بووە لەسەر ڕەهەندە دەرەشیەکانی و خوێندنەوەیەک بووە لە پەراوێزی ناسینێکی قۆڵ و بابەتیانەی ئەم هێزەدا و نەیتوانی بە وێنەیەکی حەقیقی و شوناسی ڕاستەقینەی ئەم هێزەمان پیشان بدات داعش وەک هەر هێز و وەک هەر شتێکی دی چۆن ڕەهەندی دەرەشی هەیە بەو شێوەیەش ڕەهەندی ناوەشی و قوڵی هەیە بەڕێزان لە پێناو خوێندنەوە و شیکارکردنیشی تایبەت و بابەتیانە بۆ ئەم قۆناغە و پیشاندان و خستنە ڕووی شوناس و ڕەگەمێژوویەکانی داعش و دیوی دووەمی ئەم هێزە NRT بە پێویستی زانی لە چاوپێکەوتن گفتوویەکی تایبەتدا میوانداری بەڕێز محسین ئەدیب نووسەر و مامۆستای زانکۆ بکات بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە کاک محسین زۆر بەخێر بۆ بەرنامە زۆر سپاس کاک محسین جان وەک لە پێشەکی پەرەگرافی سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد لە دوای ڕووداوەکانی پەلامارەکانی داعش بۆ مووسڵ و پێش ئەویش لە سەرهەڵدانی داعش لە شام کۆمەڵێک خوێندنەوە و شیکاری جیاواز لەسەر ئەم هێزانە کراوە بەڵام ئەوترێت تا ئێستا ئەوەندەی تەرکیز لەسەر ڕەهەندە دەرەکیەکانی ئەم هێزە کراوە کە ناوی داعشە ئەوەندە بابەتێکی قوڵ شرۆڤەکاریکی ورد لەسەر ئەم هێزانە نەکراوە سەرنجی کاک محسین لەم بارەیەوە ئایا توانیمانە لە ماوەیە وێنایەکی حەقیقی ئەم هێزە پیشان بین یاخود خوێندنەوەیکی چۆنی بۆ کراوە بڕایەوە سەرتا سپاسانەکەم موسڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێز یەنارتی هەیە لە ڕاستیە تا ئێستا ئەوەی کە لەسەر داعش و لەسەر قاعدە وتراوەکە وەکو باوشی شەرعی داعش لە قەڵەمەی درێ ینی زیاتر خوێندنەوەیەکی سیاسی بووە کەمتر خوێندنەوەیەکی فکری بووە و ئەوەی کە زۆر ساڵە ئەوەی کە زۆر زاڵە کە بۆ خوێندنەوەی داعش لە ڕاستیە دوو ئاراستە زۆر دیارن و زۆر زاڵن کە لە ڕاستیە هەردوو ئاراستەکە ئەگەر چی لە جەوهرە لە زاهیرە زۆر جیاوازن بەڵام لە ڕاستیە لە باتینا زۆر ینی هیچ جیاوازێکیان نییە و هەردووکیان تەواوکەری یەکترین ئاراستە یەکەم پێی وایە کە ئەوەی کە داعشەیکە و ئەنجامی ئەدا دوور و نزیک ڕەبتی بە ئاینی ئیسلامەوە نییە و ئاراستەی دووەمیش پێی وایە کە ئەوەی داعشەیکە هیچ نییە جگە لە بەرجەستەکردنی کۆی ئیسلام و جەوهەری ئیسلام کە من بۆ خۆم پێم وایە ئەم دوو خوێندنەوەیە هەردووکیان ینی دوو دیوی دراوێکن و جیاوازیشی ئەو تۆ لە بینیانە نییە چونکە هەردووشیان هەردوو ئاراستەکە لە ڕاستیە لە تەمەڵیەشی بەحتەوە دێن لە بیرنەکردنەوەەوە دێن ینی دوو جملەی زۆر سادەیە بەبێ بیرکردنەوە ئینتاجە بێ و فڕێ درێتە ساحەکەوە و هیچ کامیان لە ڕاستیان ناتوانن هاوکاریمان بکەن بۆ خوێندنەوەی ئەو دیاردەیی کە پێوترێت داعش و داعشیزم و هەردووکیان جۆرێک لە تەمەڵی جۆرێک لە نابوێری جۆرێک لە ترسنۆکی ئەگەر دروست بێم تەعبیران پێوە دیارە هەردووکیان جۆرێک لە نازانستی و نابەبەتی بوون بەسەریان نازاڵە ئەگەر بپرسین ینی بۆچی ئەم دوو ئاراستەیە هەردووکیان دوو ئاراستەی یان دوو خوێندنەوەی ناتەندروستن من قسەکەت پێ بڕمیانی تۆ ئەتوێ بڵی داعش هێزێکە نە لە ناو دینە نە لە دەرەوەی دینە نە لە ڕاستیە لە ناو دینایە بەڵام لە ناو جۆرێک لە دینایە لە ناو جۆرێک لە خوێندنەوەدایە بۆ دین یعنی بۆ نمونە ئاراستە یەکەم ئەگەر قسە لەسەر ئاراستە یەکەم بکەین کە پێی وایە دوور و نزیک ئەم
هێزە پەیوەندی بە ئاینەوە نیە پەیوەندی و باینی ئیسلامەوەنی لە ڕاستیا تەسەورێکی زۆر هەڵەیە لەو ڕۆوە کە ینی چۆن ینی بیرمان نەچێ ئەمانی کە داعش ئیدارەدەن کۆمەڵی خەڵکی عاقڵن ینی ئەوەی کە ئیکەن ئەزانن لە جۆرێک لە هۆشیاری تایبەتەوە دێت بەڕاستی مەبەستمەوەیە هەل لە خۆ نییە کە ئەم هێزە دەوڵەتەکەیان ناوەنیێن دەوڵەتی ئیسلامی وتە دالی ئیسلام حزور پێیاکە مەنا پێیاکات ئەمە جگە لەوەی کە ئەوانە هەر کارەکەن هەر هەنگاوەکەنیان هەر هەڵوێستێک وەرەگرن دوجار ئاەتێک بەکارێنن ئاەتێک لە قورآن و حەدیثێک بەکارهێنن واتە هەر لە خۆت نییە ئەمانە میچەکەن ئەمە یەکەم دووەم لە ڕاستیە ئەم تەسەورە هیچ خزمەتێکمان ناکات چونکە ئەم تەسەورە کاتێککە پێی وایە ئەوانە دوور و نزیک ڕەتیان بە ئیسلامەوە نیە هەمان ئەو زمانە بەکارهێنێ کە داعشەکان بەکاری ئێنن وەکو چۆن داعشەکان بە ئێمەمانان ئەڵێن بە مسلمانەکانی تر ئەڵێن بە ئیسلامیەکانی تر ئەڵێن ئێوە لە دەرەوەی دینن ئێوە ئیمانتان تەواو نیە ئێوە کافرن و قشایانی ئەوەن کە ئێمە فەتەحتان بکەین و بتان کوژین و بتان بڕین ئەم دیدەش هەمان دیدە لە ڕاستیا کە پێی وایە داعش کافرە و هەنێ جار پیانەوترێ خەوارج کە لە ڕاستیا مەزڵمەکی زۆر گەورەیە لە خەواریج بەداخەوە ئەگەر مەجال بێت دوای باسی خەواریجەکەی نەگەر بە پێویستمانزانی ئەمە ینی ئەمە دووەم سبب کە بە هەمان ئەو زمانە ئیشەکە کە داعشی پێکا کە برێت لە تەکفیری بەرامبەر و ڕەبتی بەو تەسەورەوە هەیە کە پێوتێتە تەسەوری الفرقە ناجیە ونیە ئەو گروپەی کە ڕزگارە بێت لە ئاینەیە لە نەتیجەیە کە لە بەحساب بە گوێرەی هەنێک مەوروساتی دینی ئومەی ئیسلامی بێتە 72 بەش 72 گروپ 72 فرقەیەکیان ناجیەیە فرقی ناجی پێوترێ ینی هەمان ئەم زمانە ئەم مەنزومە فکریە ئیشەکە بۆ تەکفیری بەرامبەر سێەم مەسەلە لە ڕاستیە وەکو چۆن داعش بە ناوی مقدسەوە قسەکە بە هەمان شێوە ئەو طرفەشی کە پێی وایە داعش دوور و نزیک ڕەبتی بە ئیسلامەوەنی بە ناوی مقدسەوە ئیشەکە بە ناوی مقدسەوە قسەکە بۆ مانایی کە قودسیەت و پیرۆزی لەوانی تر وەرەگرێتەوە ئەی بەخشێ بە تاکە تەسەورێک بە تاکە بیرکردنەوەیەک کە لە ڕاستی ئەم تەسەورە تەواو هەڵەیە و هیچ نییە جگە لە تەسلیم بوون بەو مەنطقەی کە داعش و ئەوانی کە لە پشت داعشەوەن بیری پێەکەنەوە هیچ نییە جگە لە یاریکردن لەو مەدانەیە کە داعش یاریتەکە و مەدانی داعشە و تۆ ئەم جۆرە لە تەسەورە لە ڕاستیە یعنی جۆرێکە لە تەسلیمبوونی ناڕاستە و خۆ بە زمانی داعش بە مەنزومەی فکری داعش و هیچ خزمەتێک لە ڕاستیا بە مەسەلەکە ناکات ئەگەر لەسەر تەوەری دووهەمت تێبینی دووهەمت بەوەی کە تێڕوانینێکی دیکە پێمانەڵێ ئەم هێزانە لە ناو دینان و ئیسلامی ڕاستەقینە پراکتیزەکردنی ئیسلامی ڕاستەقینە ئەمەیە کە داعش نمایشی ئەکە ئەمڕۆ لە جیهانی لە ڕاستی ئەم تەسەورەش ینی لە ڕاستیا ئەم تەسەورەش تەسەورەکی تەواو هەڵەیە لە ڕاستیا و ئەم تەسەورە بە تایبەتی لە دیسانەوە جۆرە لە تەمەڵی و لە بیرنەکردنەوەەوە دێ بەڕاستی لەوەوە دێ کە تۆ توانای وردکردنەوەی شتەکانت نییە بۆیە دێی پێشوەختە بڕیارێکی بڵین پێشوەختە دەی بەبێەوەی خزمەت بە هیچ جۆرێک لە کایەکان بکات ئەم تەسەورە من بۆ خۆم پێم وایە لە زۆر ڕۆوە ینی ئیشکالاویە بەڵام من هەوڵدەم لە ئێستاە لە دوو ڕوانگەوە قسەی لەسەر بکەم یەکەمیان لە ڕاستیە ئەم تەسەورە تەسەورێکی زۆر ناعەمەلیە زۆر ناواقعیە قابلی تەرجەمەکردن نییە گریمان یعنی ئەوەی کە داعشەی کات بۆ نمونە تەمسیلی ڕاستەقینە ئیسلامە گریمان بەڵام خۆ ئیسلام لە ڕاستیە کوپێ ئەم کوپە نییە کە من لێرە هەڵی گرم و بیخەمە شوێنێکی ترەوە یعنی ئیسلام زیاتر لە 12 قەرنە تێکەڵاوی کۆی کایە جاجەکانی کۆمەلگای کوردی و کۆمەلگای ئەوەی کە پێوترێ کۆمەلگای ئیسلامی بووە و تۆ ناتوانانی لە ڕاستیە بەم جۆرە لە مەنطق بەم جۆرە لە بیرکردنەوە شەڕ لەگەڵم دیاردەیە بکەیت ئەمە یەکەم دووەم لە ڕاستیا دیسانەوە دووبارەیەکەمەوە هیچ ئەم تەسەورە لە ورد نەکردنەوەەوە دێ ینی ئێمە بیرمان نەچێ ینی هەڵەیەشی منهەجی زانستی زۆر گەورە ئەەکەین کە ئیسلام بە تەنها شێوەیەک ببینین لە ڕاستیا ئیسلام جۆرا و جۆرە ئیسلام جۆرا و جۆرە لە ڕووی تاریخیەوە تۆ 12 قەرن ینی 14 قەرن تەیە لە مێژوو ئیسلام وەکو مێژوو لەم 14 قەرنەیە لەبەرەوەی کە ئیسلام لە مێژووە بووە بەردەوام بەرژی گۆڕیوە بەردەوام فۆرمی جۆرا و جۆری بینیوە ئەمە یەکەم دووەم ئەترمەواز لە مەسلەی مەزاهیبوانەش بێنە مەسایلی مەزاهیبی شیعە و سونە و حەنبەلی و حەنەفی و نازانم معتەزیلە و مرجی ئەو حەفەد و فرقەیەکە بەس ئیسلامیا باسەکرێ لە هەمان کادا تۆ ئێستا لەگەڵ دینێکە مامەڵەیەکە کە زیاتر لە ملیارێک خەڵک باوەڕی پێێتی و هەتا ئێستا ئیسلامی 3000 قەڵکی جەزیرەی عەرەبی و حیجاز نییە ئێستا ئیسلامی 20 ساڵی مەچی و مەدەنی نییە ئێستا ئیسلام بابڵین لە جوگرافیایەکە تقریبا کۆی بابڵین ئیسلام ئێستا لە کۆی جوگرافیایی زەویە ئامادەیی هەیە
و سەر بە کۆمەڵێک نەتەوە و گروپ و زمان و کولتور و حەزاری جیاوازە و ئەو ئیسلامی کە لە ئەفغانستانەیە تەواو جیاوازە لەوەی کە لە مالیزیا هەیە ئەوەی کە لە تورکیا هەیە تەواو جیاوازە لەوەی کە لە مصر و لە سعودیە محسین ببورم ئەوەی من لە تۆ تێگەم ئەتەوێ بڵێ ئەم تێڕوانینە لە ئاین لە ناو لە دیدگای داعشەوە تێڕوانینێکی بەدەوی عەرەبیە ئەتەوێ وا بڵێ بەوەی کە لە ژینگەی جیاوازە ئاین تەواجودی هەیە و خوێنەوەی جیاوازی بالضبط يعني تقريبا تا ڕادێک نزیکە بینەوە لە ئەسڵی مەسەلەکە يعني کاتێک ئێمە دوژی ئەم دوو ئاراستەیە لە ڕاستیا يعني وەکوتم ئەم دوو ئاراستەی قسمەتی هیچ شتێک ناکەن و هیچ شتێکی تازەمان پێناڵێن يعني ئەم دوو ئاراستەیە يعني یەکێ لە کێشەکانیان ئەوەیە کە پیان وایە هەموو شتێکیان وتووە و هەموو شتێکیان ڕخ نەکردووە بەڵام لە ڕاستیە هیچیان نەکردووە و ئەکرێ بڵین بێدەنگیەکە لە بێدەنگی بێدەنگترە ئەم دوو جۆرە ئاراستەیە و فعلا توانای ئەوەی نییە کە شتەکان ورد کاتەوە بۆی کە ئەسڵی مەسەلەکان ببینێ يعني من بۆ خۆم فعلا قەناعەتم وایە کە ئەوەی کە لە پشت داعشەوەیە ڕیشەی فکری داعشە ڕەبتی بە جۆرێک لە بڵین لە ئیسلامەوە هەیە کە من نتوانم بە ئیسلامێکی بەدەوی ئیسلامێکی دەسەڵاتگەرە ئیسلامێک کە خۆی لە دەرەوەی مێژوو لەسەر و مێژووەوە ئەبینێ لە حەزاکە یعنی ئیسلامێکە لەسەر و مێژووە ئیسلامێک نییە لە ناو مێژووە بێ لە ناو جوگرافیایە بێ و ئیسلامێکە تا ڕادێک تا تەواو بەدەویە و ئیسلامێکە تەواو ینی ئیش بۆ بەرژەستەکردنی دەسەڵاتێکی سیاسی زۆر مرکزی ئەکات و بێگومان ئەمە لە مێژووی ئیسلامە با بڵین دووبارە بوونەوەی زۆرە بەڵام ئەوەی کە گرنگە بەلای منەوە لە ئێستایا باسی بکەم لە ڕاستیە ئێستا ئەم جۆرە لە ئیسلام لەوەی کە پێی وترێ مێنشینی عەرەبستانی سعودی تەواو بەرجەستە ئەبێ و ئەم جۆرە لە ئیسلام لە ڕاستیە لە سعودیەوە تەرویجی بۆکرێ لە سعودیەوە تەسویقەکرێ لە سعودیەوە ئاراستەی هەموو جیهانی ئیسلامیەکرێ و ئەم جۆرە لە ئیسلام هیچ شتێک ناکە هیچ یعنی ئەم جۆرە لە ئیسلام توانێت هەموو شتێک تێک بدا بەڵام ناتوانێت هیچ شتێک بنیاد بنێ يعني و ئەمە کێشەی هەرە سەرەکی ئەم جۆرەیە لە ئیسلام لە ڕاستیا کە عەرەبستانی سعودیە و لە پشت عەرەبستانی سعودیەشەوە وەهابیزم تەبەناکەوە بەر لە وەهابی زۆرێک بەڵێن ئیبن تەیمیە تقریبا یەکێکە لە ڕابەرەکانی ئەم جۆرە لە بیرکردنەوە و لە پێش ئیبن تەیمیەشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل تا ڕادەیەکی زۆر تەبەنی ئەم مەسەلەیەکە کاک حەزەکەم لە ڕاستیاکە مەجالە بە لێرە ئاماژە بە مەسەلەیە بکەم يعني ئەحمەدی کوڕی حەمبەل تەبەنی ئەم جۆرە لە ئیسلامەکە پاش 500 ساڵ ئیبن تەیمیەش بە هەمان شێوەی حەمبەل ئیمام ئەحمەد کە باڵین باوشی ئیبن تەیمیە یەکێکە لە شێخە گەورەکانی مەزهەبی حەمبەلی تەبەنی هەمان مەزهەبەکە پاش هەمان تۆسێم سوتفەیە پاش 500 ساڵی تریش يعني طبعا باڵین لە 800 هیجریە تقریبا لە 800 میلادیایە ئەحمەدی کوڕی حەمبەل ئەم جۆرە ئەژی و ئەم جۆرە لە تەسەوراتانەی هەیە ئیبن تەیمیە بە هەمان شێوە لە ساڵی 1200 تقریبا 200کانایە کە یعنی لە قەرنی 12 و 11 ئەوانەیە و محەممەدی کوڕی عەبدولوهاب بە هەمان شێوە لە 1900 بەڵین سەرەتای 1970کانە ژیانەکات یعنی 500 ساڵ هەیە ئەم سێ کەسە کە ئەم جۆرە لە تەسەوریان هەیە ئەگەر ملاحەزە بکەی سرکە لە کێشەی ئەحمەدی کوڕی ئەحمەدی بابڵین ئیمامی ئەحمەد چییە لەگەڵ سوڵتەی عەباسیە لەو سەردەمەیە طبعا لەگەڵ خلەفای عەباسیایە لەگەڵ ئەوان لەگەڵ ئەمین و مەئمونایە کە ئەمانە باوەڕیان بە خەڵقی قورئان هەیە بۆ نمونە و ئەمانە ئەگەر ملاحەزە بکەی دایشی ئەمانە فارسە دایشی ئەمین و مەئمون فارسن تایبەتی مەئمون کە بابڵین تەبەنیە مەسەلەیەکە یعنی ئیمامی ئەحمەد ئەمە ئەترسیەکە جۆرێک بابڵین ئیسلام و دەسەڵاتی سیاسی ئیسلامی لە عەرەب و لە قوڕەیشیەکان وەرگیرێتەوە بۆیە دێت تەبەنی ئەم ئیسلامە بەدەویە بان تاریخیە سوڵتەگەرایە ئەکات ئەمە یەکەم بیرشمان نەچێت ینی بە هەمان شێوە ئەم جۆرە لە ئیسلام ڕەت بە جۆرە لە ئیجتیهادیشەوە هەیە یعنی ئیمامی ئەحمەد ماوەیەکی زۆر سجن کراوە یعنی ئەمە قسەکە لەسەرەوەیە کە ئێمە لەگەڵ مەئبووناین لەگەڵ ئەحمەدی کوڕی حەمبەلاین چونکە ئەویش دەڕات سجن کراوە لە سجنە کۆمەڵێک کتێب هەیە و کۆمەڵی ئارا و تەسەوراتی بۆ دروستە بێ و بە هەمان شێوە ئیبن تەیمیەش تەسەورکە لە سەردەمێکە ئەم تەسەوراتی بۆ دروستە بێ کە مەغۆڵ دێن ئیجتیاحی عالەمی ئیسلامیەکەن ئەم تەسەورە تەبەنیەکە تەسەورێکی بەدەوی عەرەبی بان تاریخی سوڵتەگەرە بۆی کە سوڵتەی ئیسلامی بەدەوی بەهێز کا دژی مەغۆڵەکان بۆ نمونە بە هەمان شێوە محەممەدی کوڕی عەبدولوهاب کە دێت ئەوەی کە حکم بە عالەمی ئیسلامیەوە کە شوێن عوسمانیەکانن کە عوسمانیەکان تورکن قوڕیشی نین
بەدەوی نین عەرەبی نین دێت هەمان تەسەووری تاجەکە و هەر لێرەشەوە یعنی بۆ نمونە محەممەدی کوڕی عەبدولوهاب لەگەڵ ئال سعودا کە باپیرە گەورەی دامەزرێنەری بینشینی عەرەبی سعودەکە لە قەرن لە ساڵی 1950 لەگەڵ ئەوە ئیتیحادەکە ئەم وەکو هێزێکی دینی وەکو پیاوێکی ئاینی و ئەمیش وەکو بابڵی ئال سعودیش وەکو دەسەڵاتێکی سیاسی یان ڕئیس عەشرەتێک پێکەوە دین و سیاست اتحادەکەن بۆ دژایەتیکردنی سەڵتەنەتی عوسمانی و بۆ دژایەتیکردنی غەیرە عەرەب و غەیرە بەدەوی و غەیرە قوڕەیشی مەبەستمەوەیە بڵێم کە و هەر بە هەمان شێوە سەدەیە دوای ئەمەش کوڕەکانی ئال سعود بۆ نمونە لەگەڵ زانا وەهابیەکانە تا ڕادێکی زۆر اتفاقەکەن بەوەی کە مینشینی عەرەبی سعودیە کرێت و ئەگەر مێژووی دروستبوونی مینشینی عەرەبی سعودی بخوێنیتەوە هیچ نییە جگە لە پەیوەندیەکی زۆر بەهێز لە بینی عولەما وەهابیەکانی سعودیەیە و لەگەڵ ئال سعودا و ئەم مەلا ئاینیانە هیچیان نەکردووە جگە لە شەرعیەتدان شەرعیەت بەخشین بەوەی کە ئال سعودەی کات یعنی ئەوەی کە مەبەستمەوەیە کە ئەو مەلایانەی کە سەر بە دەسەڵاتی سیاسی بوون و تەسەورێک و با بڵێن تەسەورێک و ئاراستەیەکی زۆر بەهێز بووە لە عەرەبستانی سعودیەیە و بەداخەوەی کە کێشەکە قوڵەکاتەوە ئەوەیە کە لەبەرەوەی کە سعودیە توانایشی نەوتی زۆرە لەبەرەوەی کە پێگەیەکی دینی هەیە بە حکمەوەی کە مەککە و مەدینەوەکو دوو شوێنی پیرۆزی موسڵمانان لە ژێر ڕشێفی ئەوان تا ڕادێکی زۆر توانیوێتی برەو بەم جۆرە لە ئیسلامە بدات و تا ڕادێکی زۆریش گەشەی پێ بکە و لە ڕێگای ئەم جۆرە ئیسلامەوە چەندێک دژایەتی شیعەکە بۆ نمونە ئەو نەشدیعای بۆ نمونە دژایەتی ئیخوانەکە وەکو تەسەورێکە لە دەرەوەی با بڵێن وهابیزمەوە لێ دژی سۆفیزم شەڕەکات مەبەستمەوەیە بڵێم کە ئەم جۆرە لە ئیسلام کە ئیسلامێکی بەسیتە ئیسلامێکە کە بەدەویانەیە ئیسلامێکە لەسەر و تاریخەوەی وەتەنێتە ناو تاریخەوە بوویکە گۆڕانکاری بەسەرا بێت توانیوێتی تا ڕادێکی زۆر تەشەنە بکە و من پێم وایە ئەم جۆرە لە ئیسلام کە عەرەبستانی سعودیە لە پشتیەوەیەتی لە پشت داعشەوەیە یعنی لەوانەیە بۆ نمونە پرسیاریەوە بکرێت کە دوو جۆر لە سەلەفیەت هەیە بۆ نمونە خەڵەوەی کەوان تەبەنیەکان پێوترێت سەلەفیەت دووسە بە سەلەفیەت ڕۆیشتووە سەلەفیەتێکی علمی و سەلەفیەتێکی جیهادی بەڵام لە ڕاستیە بێگومان ئێستا لەوانەیە سەلەفێک بڵێ ئێمە داعش تەکفیر دەکەین دواتر باس لە سەلەفیەتەکەکەین ئێستا ئەمەوێ هەر لەسەر تەوەری یەکەمی گفتوگۆکە هەڵوەستە بکەین کەواتە تو ئەتەوێ بڵی لە دەرەوەی ئەو تێڕوانینەی کە پێی وایە ئەمانە لە دەرەوەی دینن ئەم هێزانە یاخود دەرەوەی ئەو تێڕوانینی ئەو دیدگای ئەو بۆچوونەی کە ئەڵێ نەخێر ئەمانە لە ناو جەرگەی ئاینان و تەمسیلی ئاینی ئیسلامی حەقیقیەکەن تو ئەتەوێ بڵی ئەم تێڕوان و دیدگایەت تێڕوانینێکی بەدەوی عەرەبیە بۆ ئاین بێگومان باشە بان تاریخیش بە هەمان شێوە باشە یعنی بەڵام منە پێی وایە تۆ ئەبێ بە هەمان ئوستوب و میکانیزم و منهەج ئەحادیث و قورئان بخوێنیتەوە کە 14 قەڕن پێش ئێستا لە جەزیرەیەکی عەرەبیە لە مەککە و لە مەدینەیە هاتووە کە ئەمە قابلی قبول نییە قابلی تەسەووری مرۆڤایەتی ناکرێت ئێستا تۆ ملیارێک مسلمان هەیە جوگرافیاژی بەرفراوە هەندەیە گۆڕانکاری زۆر گەورە و ڕیشەی ڕۆیاندا بەڵام ئەوانەی کە ئەگەر لەسەر ئەو تێڕوانینە هەڵوەستە بکەین کە پێی وایە ئەمانە تەمسیلی ئیسلامی حەقیقیەکەن بە فعلی ئیسلامی ڕاستەقینە داعش و هێزەکانی داعشن بەڵگەی حەشا هەڵنەگریان هەیە لەسەر ئەوەی کە لە مێژووی ئیسلامە ئەمە دووبارە بۆ تۆ خۆی نمایش کردووە ڕەنگە بە ناوی جیاواز بەڵام بە هەمان ستایل و بە هەمان ستایتیژ و بە هەمان فۆرمەوە بەوەی کە لە بەرایەکانی ئیسلامە فتوحات هەبووە جزیە هەبووە کەنیزە هەبووە ئەنفال هەبووە ئەم دینە بە جۆرێک لە جۆرەکان دینی خۆسەپاندن بۆ نەک خۆسەلماندن ئەمە لە تاریخی ئیسلامانە بەوە تۆ پێ وایە کە ئەم خوێنەوەیکی نابابەتیانە و نازانستیانەیە بۆ ئەوی کە ئەمانە تەمسیلی ئیسلامی حەقیقی ینی ئەمە ینی ئەمانە و هەموو ئەوەی کە لە مێژووی ئیسلامی شە بەم جۆرە بیرەکاتەوە و ئیسلام وەکو دینێکی بان تاریخی و دینێکی عەرەبی بەدەوی قوڕەیشی و دینێکە لە خزمەتی دەسەڵاتی سیاسیایە بە هەمان شێوە فعلەن ئەمانە لە مێژووی ئیسلامی ئەمانە هەمووی دووارە بۆتەوە بەڕاستی بەڵام بێگومان بە هەنێک جیاوازیەوە کاک فەیسەڵ ینی سێرکە لە قەرنی هەژدەیە محەممەدی کوڕی عەبدولوهاب لەگەڵ ئال سعودا بە هەمان شێوەی ئێستا بۆ نمونە هەر لە ناو سعودیەیە لە ناباڵین لە حیجازە ینی هەنێ قەبری خەدیجەی بنتی خوایلید و هەنێ قەبری تر و هەنیهی ئەبوبەکر و ئەمانیان هەمویان ڕوخانووە و ئەمە وای کردووە سێرکە ئەمە وای کردووە کە دەوڵەتی عوسمانی بۆ نمونە سوڵتانی عوسمانی داوا لە محەممەد عەلی پاشای میسر بکات کە جێیشێک ئامادەکا بۆ
لە ناوبردننی ئەم هێزە وفعلا ئەم هێزە محەممەدی کوڕی ئەبابڵین کوڕی محەممەد علی پاشا ئەم هێزە لە ناوەبات دوای ئەوە زانایانی ئەو کاتی حیجاز ئەوانی کە دژی بابڵین وهابیەکانن نامەیەکە نێرن بۆ نامەیەکی شکر سوپاسە نێرن بۆ محەممەد علی پاشا لە نامەکەیە ئەوەی کە جێگای سەرنجیانی ئەمانە ئەم وهابیانە بەلادەر لە دین و هەتا ینی بە خەوارج لە قەڵەمەیان جا نوکتەکە لەوەیە ئێستا ئەوانی کە پیان وایە کە داعش ڕبط و هیچ ڕبتێکی بە ئیسلامەوە نیە ئەگەر تۆزێک بڵین نەرمتر قسە بکەن دەڵێن ئەمانە خەواریجن لە کاتێکە لە ڕاستی ئەمە جۆرێکە لە زوڵم لە خەواریج چونکە خەواریج ینی بیرکردنەوەی خەواریج تەواو جیاوازە لە بیرکردنەوەی داعش و لە بیرکردنەوەی وهابیەکان جیاوازەکە چی ئەگەر تەرکیزی جیاوازەکە ئەوەیە کە ینی ئاسڵەن تەسەور هەیە لە ئێستا فعلا هەندێک خەواریج ناوێنە بن خەواریج طبعا لەمە بابڵین ئەمەش لە ڕاستی قسەکردن لەسەر خەواریج بەرنامەیەکی تایبەتیە بێت چونکە خەواریج کاتێک دروستە بن کە کێشە لە بینی معاویە و لە بینی عەلی کوڕی ئەبی تاڵیبە هەیە و ئەمان بەو ئاشتەواییە ڕازی نابن کە عەلی پێ ڕازیە بێت کە قورئان کە بکرێ بە حەکەم بەڵکو ئەمان ئەڵێن ئەبێ ئێمە دژی بابڵین خەلیفە یان حاکمی مستەبید و زاڵم بین لێرەوە ئەو ئیسلامی خەواریج تەبەنیەکە تەواو پێچوانی لەگەڵ وهابیە چونکە هەوابیەکان هەمیشە شەرعیەت بەو دەسەڵاتە ئەبەخشن کە ئامادەیی هەیە تۆم لا حەزب ئێستا لە کوردستانە سەلەفەکانی کوردستان مەسعود بەرزانی وەکو وەلی ئەمری مؤمنین لە قەڵەمەیان و پێشیان وایە هەر ئیسلامێک ئەو بە وەلی ئەمر لە قەڵەمنەیە ئەمە بۆ خۆی لەدانە لە دین لە کاتێکە خودی مەسعود بەرزانی داوای ئەو ناگەکە ینی ئیدعاەوە ناگەکە ئەو ئەمیری وەلی ئەمری موسلیمینە مەبەستمە ینی یەکێک لە ئەوانی خەواریج لە زۆر فرقەی جیاکاتەوەیە کە خەواریجەکان دژی بابڵین حاکمی مستەبید و زاڵمن و ئەوە تقریبان تا ڕادێکی زۆر ینی ڕەهەندی شۆڕژگێڕی ئیسلامیان وەرگرتووە و داعشیەکان لە ڕاستیە ینی خوێندنەوەی هەتا فکری و فەلسەفی و قۆڵیشیان هەیە بۆ هەندێک مەفاهیمی دینی و بۆ عەدالەت و بۆ کۆمەڵەشت کە بە تەواوی ئەمە غایبە لە ناو داعش و لە ناو قاعیدە و لە ناو فکری وهابی و لە نای ئەو خەڵکانی باڵین ئەو فەقیهانەی کە ئیسلام وەکو ینی خوێندنەوەیشی بەدەوی بان تاریخی سوڵتەگەرایان بۆ ئیسلام. بەڵام کاک حوسین ئەو تەسەوڕەی بەشێک لە سەلەفیەکانەوەی کە ئەمەژت پێکرد لە پێدوانی لە ڕوانگەی ئەو ئاەتی کە ئولی الئەمری مینکم لێەوە سەیری ئەوەکەن کە ئەوەی کە حکمی وڵاتەکە پێویستە جاکەریستان بە بچینە سەر مەسلەی تەفسیرکردنی و ئەوەی کە وەلی ئەمر چیە لە ڕاستیا ئەڵین ئەو کاتە ینی زۆڵم لە مەلایەکەین ینی جێ مەلایە گرینەوە بەڵام لە ڕاستیا خۆ وەلی ئەمریش بۆ خۆی ینی شەرت و شروط و ئەوانەی خۆی هەیە کە ئەمە لە کتوبی فقهی و لە کتوبی دینیا بە تەفاسیل باسکراوە بەڵام لە ڕاستیا ینی بەو مقیاسانەی بەو پێوەرانی کە لە کتوبی فقیها باسکراوە بۆ وەلی ئەمر یانی ئەمانەی کە هەن هیچی وەلی ئەمری مسلمانان نین و ئەسڵەن دروستبوونی وەلی ئەمری مسلمانان قابلی دروستبوونەوە نین نەک لە ئێستاە نەک لە ئێستاە لە دوای عەلیشەوە یعنی لە سەردەمی ئەمەویەکان و عەباسیەکانیشەوە یعنی تۆم لا حەزب کە یەک دنیا میرنشین و ئەوانە هەیە لە سەردەمی ئەمەویەکان بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکان میرنشین لە زمانی میرنشینە کوردیەکان یعنی ئەمە هەمانە بە خۆیان وەلی ئەمری مسلمانان بوون بە ناڕاستەوە خۆ یعنی جۆرێک باڵین جۆرێک لە فیدرالیەت هەبووە تا ڕادەیەک بەڵام فیدرالیەتێک ناکە بە خواهیشتی دەسەڵاتی مەرکەزی خەلیفە بەڵکو بە لەبەرەوەی کە جوگرافیایەکی جیاواز و گەورە و بەرفراوان هەیە خەلیفە ناتوانێت کۆنتڕۆڵی ئەمە بکە چونکە ئەو کاتە ئەمڕازی زۆر با بڵێم پێشکەوتوی بەدەستەوە لە ئێستای ئەمڕازانە هەیە مەبەستمە بڵێم کە ینی دروستبوونەوەی وەلی ئەمری مسلمانان ئەسڵەن قابلی دووبارە بوونەوە نییە بە هیچ جۆرێ پشوویەکی کورد وەرەگرین و دواتر درێژە بەخسە بەرەزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام بین.